لە پێنجی ابتیداییەوە من معجبی جوانی مامۆستای ئافرەت بووم کە دەرسیان بۆ شەرحەکردم. من لە زۆر شوێنتومە من ڕۆژانە دەستی خێزانم ماچەکەم و خۆمەکەم بە قوربانی لەبەرەوەی لە دوای دایکم ئەو بۆ بەجێگرەوەی دایکم. فتوا ئیشی عوام نییە، فتوا ئیشی چێشخواز و سێکسخواز و مادەخواز نییە، فتوا ئیشی پسپۆر و خەڵکی عەبقەریە. ساسان لێ بێم کاتان باش بینەرانی تۆڕی هەواڵی ژیان زۆرن ئەو کەسانی کە زیاد لە بەهرەیەکیان هەیە و بەرجەستەیەکەن یاخود کەسێک دەتوانێت دوو کاری جیاواز بکە. بەڵام من ئەمڕۆ لای بەڕێزێک میوانم کە مافناسە لە یەکێتی پیاوان، شاعری ژن پارێزە، چالاکوانە، چەند کاری و چالاکیکی دیکەشی هەیە. من ئێستا لە لای ئاکۆ شارۆشی میوانم. کاک ئاکۆ سڵاو لێبێ. سڵاو بەخێر بێن، چۆنن؟ نازانم بە کامیان بدناسیانم، کار و چالاکی زۆرە. ئەتوانین بڵێن ئاکۆ شارۆشی خوێنەرە، خوێنەری نەک هەر تەنها کتێب، بەڵکو خوێنەری ئەم واقعەیە کە ئەگوزەرێ و ڕوئەدا و ڕووی داوە و بەردەوامە لە ڕوودان لەم کۆمەلگای کوردی و لە کۆمەلگای نێودەوڵەتیش بە هەمان شێوە. کاک ئاکۆ شاعری ژن پارێزی ناسیشی لە یەکێتی پیاوان، ئێستا تۆ لایەنگری کامیانی ژنان یا پیاوان؟ پێشتریش ئاماژەم پیاوە لە چەند کەناڵێکی تر وتومە ئەو کاتێک کە حەق لای ژنە من ژن پارێزم، ئەو کاتەش لەو حاڵەتەشدا کە حەق لای پیاوە من پیاو پارێزم. یعنی ئەتوانین بڵێ مرۆڤ پارێز، جا و مرۆڤە پیاو بێ، ژن بێ، کچ بێ، کوڕ بێ. مامۆستا عاشق؟ بەڵێ من عاشقی ژیانم و هەر جوانیە کە ژیانە هینمان بازمان بەسەرامەیە، باسی ژیان و جوانی و نیشمان پەروەری ناکەم، باسی ڕەگەزی بەرامبەرەکەم. عاشقی ڕەگەزی بەرامبەر بووی؟ بەڵێ من بەشێک لە ژیان ئافرەتە، من عاشقی جوانیەکانی ئافرەتم، هەم لە ڕووی شکڵەوە هەم لە ڕووی ئەو میهرەبانی کە لە ناخیدایە، ئەو جوانی کە لە ناخی ئافرەتایە لە پیاوانیە، ئەو ئاشتی خوازی کە لای ئافرەتەیە لە پیاوانیە. ئەگەر ئافرەت نەبووە پیاوەکان ئەبوون بە تڕندەیەک لە شێر دڕندەتر. ئەوانە قسەی گشتیان. ئافرەتێک دڵی مامۆستا ئاکۆی داگیر کردووە؟ ئافرەتێک دڵی منی داگیر کردووە بە بەردەوامی هەر لە پێنجی ابتیداییەوە من معجبی جوانی مامۆستای ئافرەت بووم کە دەرسیان بۆ شەرحەکردم. ئەو معجبی جوانیە فراوان بوو لە جەستەوە ڕۆی بۆ میهرەبانیەکەی، چکە ئەو کاتە میهرەبانیان پیشان نایە بەدار لەیانەداین، بەڵام هەر معجبی جوانی ڕوخساریان نەبووم. بەڵام دواتر کە لێیان نەما ینی ئەعجابەکە قوڵ بوویەوە بۆ ئەعجابی میهرەبانی و ئەو ناخە جوانە ئاشتی خوازیە ژیاندۆسی کە لە ئافرەتە هەیە. بە بەردەوامی من معجبی ڕوخسار و ناوەڕۆکی جوانی ئافرەتم، بەڵام لەسەر ئەرزی واقع ئافرەتەکان ئەو جوانیە تا چەندە دەرەبڕن و تا چەنە جێبەجێیەکەن و تا چەنە ئەو هەڵگری و پەروەردە جوانن کە بتوانن ئەو پەیامە قورسەی جوانی بگەێنن، ئەمەیان بابەتێکی ترە. ڕەنگە ئەو کارەکتەرە ئافرەتەی کە لە خەیاڵی میسالیەت و یۆتۆپیای عەقڵی یۆتۆپیای منابێت، ڕەنگە لە ئەرزی واقعا دەستم نەکەوێت تەنانەت لە خێزانەکەی خۆشمە کە من لە زۆر شوێنتومە من ڕۆژانە دەستی خێزانم ماچەکەم و خۆمەکەم بە قوربانی لەبەرەوەی لە دوای دایکم ئەو بۆ بەجێگرەوەی دایکم کە بەڕۆح لەگەڵ ما بژی و مناڵم پێ ببەخشێ و هاوکارم بێت کە منی خستە سەر کەڵکەڵەی کتێب خوێندنەوە و گەڕان بە دوای ڕاستیە کە زۆر هاوکارمە لە ماڵەوە. زۆر باشە. لە ڕۆژی ڕابردووە گەنجێک لە چەمچەماڵ کوژرا لەسەر جیاوازی بیرروڕای ئاینی. لە تۆڕی تایبەتی فەیسبووکی خۆت نووسینێک لەسەر نووسیوە دەڵێی کەس ئەناسم چۆ بۆ دەرەوەی وڵات بۆ حەزێکی جنسی، بەڵام ئێستا فتوا لەسەرەوەدا کە ئەو کارە حەڵاڵە حرامە. قسەی تۆ لەسەر کوشتنی ئەو گەنجە چییە؟ تەڵان بەداخەوە خەڵکانێک ئەناسم و هەمومان بەشی خۆمان خەڵکانێک ئەناسین کە بۆ سێکسی حرام چوون بۆ خاریج، قاڕیان بڕیوە، وڵاتیان بڕیوە، کوردستانیان بەجێهێشتووە
خەڵکانی تریش هەن لەوێ دینیان گۆڕیوە لەسەر دینی ئیسلام نەماون کەچی هەرە و خەڵکانە لەوێ دوور لە دەستی دادگاکانی ئێرە بەڕاست سۆپ جنێو بە کۆمەلگا ئادەن سوکایەتی بە کۆمەلگا ئەکەن یان حکمی کافربوون و حکمی کوشتن بەسەر خەڵکە ئەدەن لە کاتێکدا خۆیان ڕۆژانە هەفتانە مانگانە کفرەکەن ناشکوریەکەن باشە کە کەسێک کوفرکە ئەوان حکمی کوشتن بەسەرادەن ئەی بۆ هەمان حکمی کوشتن بەسەر خۆیاندا نادەن کە خۆشیان کوفرەکەن و ناشکوریەکەن ئەی پێغەمبەر نافەرمێ چیت بۆ خۆت پێخۆشە بۆ براشت و بۆ مرۆڤەکانی تریشت وا پێخۆش بێ ئەو حکمی کوشتنەی بۆ خەڵکت پێخۆشە و بەڕەوایە زانی شەرعەتی پێدەی ئەی بۆ حکمی کوشتنە بەسەر خۆتان نادەی ڕێک بالضبط ئەو پۆستی فێسبوک مەبەستێکی وەڵامە بەسم هەموو ئەوانەیە هەموو ئەو خەڵکانەیە ڕەنگە یەک و دوان نەبن سەدان و هەزاران بن لەوێ چووە بۆ چێشخوازی خۆی چووە بۆ مادەخوازی خۆی و سێکسخوازی خۆی چووە و لەوێ هیچ متەمەسک نییە بە دینەکەیەوە ئەگەر ڕەنگە هەر نوێژش نەکە ڕەنگە هەر بە حیاتی ڕۆژشی نەگرت بێ بە حیاتی زەکاتێکی نیا بێ هەر لە مێشکیانە بێ سەردانی ماڵی خۆش بکە بەڵامیە حکمی کافربوون و حکمی کوشتن بەسەر خەڵکە ئایا یەکێ نەزانێ ئەمە فتوا چییە بابە فتوا ئیشی عوام نییە فتوا ئیشی چێشخواز و سێکسخواز و مادەخواز نییە فتوا ئیشی پسپۆڕ و خەڵکی ئەبقەریە کابرات دوو دێر کتێب ناخوێنێتەوە لە دێڕەکانی ناو کتێبە کتێبی ئەوانەی بەدەستی مرۆڤ نووسراون تێناگا لە دەقێکی بەخشان تێناگا لە دەقێکی چیرۆک و شعر تێناگا یەت چۆن لە دەقی قورئان تێگا چۆن لە فەرموودەی پێغەمبەر تێگا وەرە تۆ ئەم کەرە لەو قوڕەت دەربێن ئاخر نا بۆی نابێ نا سەلام سەتحی بیرکاتەوە ناتوانێ بگاتە ڕاستی چ جایەوەی بێ حکم بە حکمی چی وەڵاوە کافڕێ ئەڵا بیکوژن هەلەوە بابە تۆ حاکمی هەر بین هەر لە واقعی ژیانی ڕۆژانەشمانە حاکم چەند قۆناغێک یاسا خوێنێ بێ بە یاسا ناز دوایەوە لیژنێکی پسپۆڕ و کۆمەڵە پرۆفیسۆر و خاوەن دکتۆرا لە بواری یاسا مۆڵەتی ئەدەن کە بڕواناوی پێدەن کە ممارەسەی دادوەرێتی بکە لە دادگاکان وردە وردە لە تاحقیقەوە ئەنجا ئەچێتە جۆنە باشان جینایەت و داوای قورس دێتە لای بە ممارەسە و بە شارەزابوون ئەنجا ئەویش بەتەنها حکم نایە یەک دنیا حاکمی تری لەگەڵایە حکومەدەن اینجا محکمەی سێوناب لە سەروی خۆیەوەیە اینجا محکمەی تەمیز لە سەروی خۆی پێداچوونەوە بە حکومەکانەکە ئاخۆ بزانین ئەگە حکومەکە غەڵەت بێ حکومەکە هەڵۆشێنەوە نەگەروا بە ئاسانی زەلامێک لە جێژاوی گومڕایی حەزە شەخسی و دەرونیەکانی خۆیەتی یە حکمی کوشتن و کافربوون بەسەر ئێمەمانانایە پرسیارێک لەوکەم تۆ شاعری ژن پارێزی ئەمە باگراوندێکە بۆ تۆ گشتگیرە کردووە بۆ ژن ڕاستە ناسیشی لێکێتی پیاوان باشە ئێستا چۆن تۆنتیژی بەرامبەر ژنانەکە بەرامبەر پیاوانی ژەکرێت و ساڵانە ئاماریان هەیە تووشی حاڵەتێکی وابیت ئەگەر خەتاکە لە ژن بێت پەیڕەوی مافناسیەکە یا پەیڕەوی ژن پارێزیەکە پێڕەوی مافناسیەکە ئەکەم چکە باڵاترین پێوەەر کە تۆ باڵاترین پێوەەر کە تۆ لە لێکۆڵینەوە لە دیاردەکان بگەیتە ڕاستی و حەقیقەت بگەیتە تێگەیشتن و تێڕامان و بیرکردنەوەیکی ڕاست بگەیتە ئیدراک و درکردنێکی ڕاست ماف باڵاترین پێوەرە مرۆڤایەتی باڵاترین پێوەرە ئەگەر لە دیاردەیەکە لە ڕووداوێکە مافەکە لای ئافرەت نەبێت چەندی ژن پارێز بم دیفاع لە ژن ناکەم چکە لێوە لەو خەزیەدا مافەکە لای ئافرەت نییە مافەکە لای پیاوە لای ڕەگەزێکی ترە لای مناڵە بۆیە ئەبێ دەمارگیرانە بەرگری نەکەی دەمارگیرانە پارێزگاری نەکەی بەڵکو پارێزگاری لە حەقکەی پارێزگاری لە مرۆڤایەتی مرۆڤەکان بکەی جا مرۆڤایەتی و حەق لای ئافرەت بێ ئەبی بە ئافرەت پارێز لای پیاو بێ ئەبی بە پیاو پارێز لای مناڵ بێ ئەبی بە مناڵ پارێز لای شێت بێ ئەبێ بە شێت پارێز لای دوژمنەکەشت بێ ئەگەر حەق و مرۆڤایەتی لای دوژمنەکەش بێ مە لەوێدا دوژمنەکەمە پارێزم ئەگەر براکەم لەگەڵ دوژمنەکەم ببێ بە نیزایان ئەگەر حەق بە دوژمنەکەم بێ دیفاع لە حەق و مرۆڤایەتی دوژمنەکەمەکەم نەک برایەکەم بە عەتفی ئەوەی بە عەتفی بایۆلۆژیان بە عەتفی سیلەی قەرابەوان خۆش بێت زۆر لە کاتم گرتی دڵخۆشم بە قسەکردن لەگەڵ
دەستی ئێوەش خۆش بێ بەڕاستی پێویستە ئێمە کۆمەلگا و شارکەینەوە. خەڵکی عەوام ئیشی ئەوەیە خەتوتە عامەکان جێبەجێ بکە. مسلمانی ڕاستەکەی ڕازگۆی لەگەڵ خۆتا لەگەڵ عەقڵی خۆتا مسلمانی فەرمو مسلمانەتی و بنەما گشتەکان جێبەجێ بکە تەواو. پەلاماری حکومدان و تەویلکردنی دەقی ئاینی مەدە ئیشی تۆ نییە. دەمارگرژی ئاینی نیشانەی تێنەگەیشتنە نیشانەی گومڕابوونە کە تۆ مەلە نازانی لە ناو دنیای بیرکردنەوەیە مەلە نازانی خۆ هەڵمەیە ناو حەوزەکە ئەخنکەی کاتێ ئێمە ئەمانەوێ بچین دەری بێنین بۆی نەخنکێ ڕێک پەلاماری ملمانەیە ئێمە ژەخنکێنە بەهۆی خۆیەوە